سڵاوتان لەبێت فانەکانی ڕوودا و لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. من ڕاوچی حەسەن لە پۆرتاڵی ڕوودا و لە سۆشیال میدیا ڕوودا و میوانداری هونەرمەندی بەڕێزی هونەرمەندی خۆشەویست پەرواز حوسێنمان کردووە. ئێستا لە ناو نیوسرومی ڕوودا و لەگەڵمانە و وەڵامی چەند پرسیارێک دەداتەوە. دیارە لەسەر داواکاری ئێوە بۆ وەک خۆتان چەند پرسیارێکتان کرد پێشتر لە خات و پەرواز. ئێستا مەشۆ پرسیارانەی ئێوە ڕوبەڕووی پەروازخان دەکەینەوە و سەرەتا بەخێراتنی پەروازخان دەکەین. بەخێربەی زۆر سپاس و جەژنی لە دایکبوونیشت پیرۆز بێت ئەوە دیارە من ڕۆژی لە دایکبوونت بوو جەژن لە دایکبوون. زۆر سپاس ڕێز سڵاو خۆشەویستم هەیە بۆ هەموو فانەکانی پۆرتاڵی ڕوودا و هەموو کەسانەی کە پیرۆزبایی ڕۆژی لە دایکبوونی منیان کرد چاویان ماس دەکەم. زۆر زۆر سپاس یەکە بە یەکەیە. دەست خۆش بێ پەروازخان. ئەگەر پێمان بڵێ پرۆژەی داهاتووی پەرواز حوسێن وەکو هونەرمەند پرۆژەی داهاتوتان ئێوە چییە؟ لەگەڵ وات دیارە لەگەڵ کاگۆرانە ئێوە بەردەوام خەریکی کاری هونەرینە. خەڵکێکی زۆر پرسیارەوە دەکە ئایا پرۆژەی داهاتووی پەرواز حوسێن وەکو هونەرمەندی کورد پرۆژەی داهاتووی چییە؟ پرۆژەی داهاتومان وەک دیارە ئێستا کە ئەمڕۆ لەگەڵ لەدایکبوونی خۆم لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی من پرۆمۆی نوێترین ڤیددیۆ کلیپی خۆم بڵاو کردەوە کە ئەم پرۆمۆیە بۆ ماوەی 3 هەتا هەفتەیەک بەردەوام دەبێت. ئیدی هەفتەی ئایندا ڤیددیۆ کلیپی من بە ناوی ڕۆژانی خۆشەویستی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە یوتیوب و لە هەموو کەناڵەکان بڵاو دەکرێتەوە. زۆر باشە. خەڵکێکی زۆر پرسیارەوەی کردووە پەرواز حوسێن لە نێو خەڵکی عەرەبدا یاخود لە نێو هەواداری عەرەب کە هەوادارێکی زۆرە وەکو دیارەکە لە بەرنامەی عەرەبایتڵ جەنابتان دەرکەوتن. ئایا ئێوە وەکو پەرواز حوسێن بۆ هەوادارە عەرەبەکانتان یاخود ئەوانەی کە پشتگیری جەنابتیان کردووە لە عەرەبایتڵ خەڵکێکی زۆر وا دیارە دەنگیان بە جەنابتاندا لە بەرنامەی دووەمی عەرەبایتڵ. ئێوە چیتان بۆ ئەوان هەیە؟ ئایا مەسەلەن جگەلەوەی کە پرۆژەیەک تێ بۆ وەکو گۆرانی کوردی پرۆژەی تر تەیە بۆکو ئەوەی کە گۆرانی عەرەبی بڵێ لەگەڵ ئەو گۆرانیە کوردیەشم هەر تەرجمەی عەرەبی و ئینگلیزیمان لە یوتیوب داناوە بۆ ئەوەی زیاتر هەوادارانی عەرەبم لێم تێم بگا. لە ئایندێکی زۆر نزیکدا کە میوزیکی کلیپی عەرەبیەکەم بە کۆتا هاتووە بەس کاری ڕێکۆردی دەنگی من ماوە. ئەویش دوای بڵاوبوونەوەی ڤیددیۆ کلیپی کوردیەکەمە یەکسەر دەست دەکەم بە تۆمارکردنی نوێترین بەرهەمی من کە عەرەبیە. باشە. بەس پرسیارێکی ئەوەش زۆر هاتووە کە هونەرمەندانی عەرەب زۆر گرنگیان پێدەریوەکەەوە دیتمان کە محەممەد حەساف دوای ئەوەی کە دەرچوو ئێستا لەسەر شاشەکان زۆر دەبیندرێت و بەردەوام بەرهەمی نوێ هەیە. بەڵام ئایا بۆچی پەرواز حوسێن وەکو هونەرمەندێکی کورد کە سەرکەوتنێکی گەورەشی بەدەستێنا بەڵام نەتواندراوەکو پێویست لەسەر شاشە کوردیەکان دوای ئەوەی کە جەنابتان لە بەرنامەی عەرەبایتڵ هاتنە دەرەوە و بەڵام نەتواندراوە بە شێوەیەکی پێویست گرنگی بە تۆ بدرێت؟ ئایا کەم تەرخەمی لێکێ؟ ئایا لە خودی هونەرمەندە یاخود ئەوەی کە لە حکوومەت هیچ مەسەلەن هاوکاریەک نەکرێت؟ لە یەکەم ڕۆژی هاتنەوەم لە عەرەبایتڵ بۆ کوردستان تا ئێستا پێم وابێ ئەکتیڤترین ئافرەتی کوردم لە هونەر. ئیدی وەکو لایەنی پەیوەندیدار لە ڕاگەیاندن و لە گەورە بچووکانیەوە زۆر هاوکاری منیان کردووە بۆ خۆشم هەر ئەکتیڤم هەمیشە هەوڵم داوە. تا ئێستا 2 کلیپم هەیە بەڵام ئیشی من بەکوالێتە بەڵام زۆر خێرە. حەزم بە ئیشی سەریع و یەکسەر بەڕێکردنیە بۆیە ئیشەکانی من بە خاو دەڕوە بەڵام بۆ ماوەیەکی زۆر دوور درێژ پێی دەچێت هەتا ئیشێک بڵاو دەکەمەوە. ئیدی ئیشێکم بەدەستەوەی کە عەرەبیەکەیە بەم زوانە تۆماری دەکەم. کوردیەکەشم ئەم هەفتەیە بڵاو دەبێتەوە. پێم وابێت کەم تەرخەمیمان نەکردووە بەس ئەو کەم تەرخەمیمان لەوەیە کە جار و جار دادەبڕین بەوەی کە ژیانی تایبەتی خۆمان هەر کەسەوە پێویستی بەوەیەکە. ئەم زۆر سپاسی هەموو کەس دەکەم. ناوی کەس ناڵێم چکە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونم لە هونەر تا ئێستا گەورە بچووکیان لە خەڵکی کوردستان لە دەرەوەی کوردستان هەموویان پشگیری منیان کردووە بە دەنگ بە هەموو شتێک یانی هاوکاری منیان کردووە. بۆ سوپاسی هەر هەمویان دەکەم. هەوادارێکی زۆرت دەڵان دەبێت پەرواز حوسێن گۆرانێکی لایڤمان بۆ بڵێ نابێت دڵیان بشکێنی و سۆشیال میدیا ڕووداویش خەڵکێکی زۆر دەتبینێ ئێستا ئەبێ گۆرانێکیان بۆ بڵێ و دڵی هەواداران بنێ. واللهی حەزم دەکرد بەڵام ئێرە چونکە شوێنێکی ڕسمیە هەمویان زۆر ئاسایە لە ئێمە ئاسایە. واللهی نازانم کوردیش بێت دڵی هەواداران بشکێنی. گۆرانیەکەی کوردستان دەڵم پێشکەشە بە هەوادارانم ببورن لە هەموو کەم و کورتێک ئەوە لەسەر داواکاری ئێوە ئەگەرنا ئێرە چونکە شوێنێکی ڕسمیە
کوردستان عاشقی تۆم گەر ساتێ لێت دابڕێم ئەبم بە هەوری حوزن و وەک منداڵێک ئەگیرێم تۆ یادگاری منداڵی و تۆ هەناسەی ژینێمی تۆ خەونی ڕەنگە و ڕەنگ و ئەوەی تر بە دواتر فانەکان یاخود هەوادارانت لە بەرهەمە نوێەکەت گوێ چونکە گوتم ئێرە شوێنێکی ڕسمیە حەزم نەدەکرد گۆرانی بڵم چونکە هەمویان خەریکی ئیشوکارن بەڵام ئەوە لەبەر خاتری تۆ و لەبەر خاتری فانەکانی پۆرتاڵی ڕوودا و دەستان خۆش بێت چیکەتانەیە وەکو هونەرمەند پەرواز حوسێن بۆ فانەکانتان بۆی کە ئیشوکارەکانتان لە کێوە مەسەن لە مودێکتاندانەوە بۆی کە لە چ ڕۆژێکدا بەرهەمینوتان بڵاو دەبێت ئەمڕۆ پۆرتالەکە ئەفو ئەمڕۆ پرۆمۆیەکە بڵاو بووە ئیدی لە هەفتەی ئایندا کلیبەکە بە کاملی لە یوتیوب بۆ یەکەمین جار لە چەناڵی خۆم لە یوتیوب بڵاو دەبێت و ئیدی لە هەموو کەناڵە کوردیەکان و لە کەناڵە عەرەبیەکانیش بڵاو دەبێتەوە. سپاس بۆ هونەرمەند پەرواز. سپاس زۆر زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس.